بریندار و قوربانیەکی لەبیر کراوە. گۆریان هەڵەبجەیی لە کاتی بردومانکردنی گوندەکان لەلایەن ڕژەمی بەحسەوە بریندار بوو و چاوێکی لەدەستداوە، بەڵام ئێستا هیچ مەراسیمێک بۆ یادەکە ناکرێت و ئاوەڕ لە قوربانیانیش نادەنەوە. بەداخەوە ینی حیزب ئێمەی کوشت، ینی خەڵک بەشداری کردووە لە خەبات و تێکۆشانی گەلەکەیە. ینی ئەم هەستە نەتەوایەتیە پاڵی دافعی سەرەکی بووە، نەگەوەی کە من چ حیزبێکم زەردم سەوزم خاوەیم سوورم شینم پەمەیم، ینی ئەوەی بەگرنگ زانیوە. بەڵام ئێستا یەک لا نەبوونەوەی ساحەکە بۆ کەسێک بۆ لایەنێک کارێکی کردو بەڕاستی ئێمە پشتگوێ بخرێن. بەنسبەت خەڵکی ئاواییەوە ئێمە گەورەتر لە حیزب بیرمان کردوێتەوە، ئێسش هەر گەورەتر لە حیزب بیرەکەینەوە و یەکلا نابینەوە بۆ هیچ لایەن و تەرەفێکە ئین بێت. ئەوەندەی ئێمە یەکلا ئابینەوە بۆ قەزیێنەتەوە و نیشتیمانەکەی خۆمان کە ئەرکی سرشانمانە بەڕات. پاش بردومانی هەڵەبجە ڕژەمی پێشووی سەدام گوندی سەراوی لە ڕۆژاوای هەڵەبجە بردومان کرد و 8 شەهید و 14 برینداری لێکەوتەوە. تەواوی شەهید و بریندارەکان کەس و نزیکی گۆریان هەڵەبجەین، بەڵام دەڵێت حکوومەت بێباکە لە ئاست ئەو قوربانیە گەورەی داویانە و بە تەواوی ئەو ڕووداوی پژوێ خستووە کە گوندەکەیان ئەو کات وەک پەناگەیەک بووە بۆ چالاکی و پاراستنی ئەوانەی شۆڕشیان کردووە. لە ئەنجامی بردومانەکە 8 شەهید ئەو ڕۆژە هەشت کەس شەهید بوون لە ئاوایەکەەوە، 14 کەس بریندار بوون و ناتوانم بڵێم چەندێک لەم شەهیدان و چەندێک لەم بریندارانە کەسی منن، چونکە لە سەدیان کەس من لە سەدیان خزم و دۆسیە من، چونکە وەکو عەرزم سروشت و طبیعەتی ئاوایەکەمەوەیە کەسمان بێگانەین، هەمومان خزم و کەسوکاریەکەین. لەبرەوە لە یەک کاتە ئێمە ئازێباری 8 شەهیدین و دەرد و ناخ و ژانی بریندارانی ئەو کارەساتە هی هەموو ئاوایەکانە بەبێ جیاوازی. لە 5 ساڵی 1974 فڕۆکەکانی ڕژەمی بەعەس گوندی سەراویان لە ناوچەی نەورۆڵی هەڵەبجە بردومان کرد. ئازار و ماڵوێرانی ئەو ساتە وەختی هەرگیز لە یاد ناچێت. ئاوارەی و سوتاندنی گوندەکەیان ئێستاش تاقانە چاوەکەی پڕ دەکات لە فرمێسک. گۆریان زیاتر لەوەی یازاری دەدات پشتگوێ خستن و فەرامۆشکردنیانە لەلایەن حکوومەت و ئیدارەی پارێزگای هەڵەبجەوە کە تەنیا مەراسیمێک بۆ کارەساتەکە بەڕەوە نابینن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.